ئەوە هەناری هەڵەبجێ. أو قرية تبينا کاتێک کە خۆتانەزان هەناری هەڵەبجە یا کوردستان هەنار پێگا ئەو کات هەنار بەرەو پاییزێکی درەنگ ئەڕۆین بەرەو سەرما ئەڕۆین بەرەو بارانبارین ئەڕۆین ئەوە خۆتانەزان ئەم بەیانە ئێمە لەبەر سەرما ئاگرمان کردوێتەوە ئیم شەو باران باریوە ئێمە تقریبن عادەتەن کە مەلابانگەدا پێش مەلابانگان هەڵەسین دەبەرەوەی فریای عەلوە بکەوین بەروومەکانمان بەرینە عەلوە لە کاتی خۆیان بچێتە بازار ئێمە هەڵەسین تقریبن سەعات بۆ 4:30 سەر کارەکەمان 5 سەر کارەکەمان ئەوە تا خۆتانەی بینن لەبەرەوەی حازر بین و ئامادەکاری بکەین بۆ ئەوەی کە کرێکارەکان بێن و چاویشتمان لێ ناوە و ئامادەکاری بکەین تا ئەو کرێکارانەیەن و دەستکەین بە ئیشکردن. ئەو کرێکارانەی کە بۆ لای ئێمە دێن لە باریکە و نەسرۆ دێن لە منتیقەی هەڵەبجەی تازەوە بۆ ماوەی 4-5 ساڵە لەگەڵ خۆمان Ayşe bir oturdu, orada bir daha sonra daran öyle. Ayşe kadar şöyle hem. Bu da böyle ekşiriyor. ئیشی ڕۆژانەشمانەوەیە کۆمەڵێک لە ناوە هەنارە ڕنێ کۆمەڵێک هەناری دەرەوە بە عەرەبانە کۆمەڵێکیش دێرا داچنێ هەمووشی ئیشی یەکتری نازانن بیکەن بۆ نمونە ئەمانەی ئەم 4-5 هەنار داچنێ 3-4 ساڵە هەنار لەگەڵ خۆما داچنە برەوە فێر بوون بەڵام ئەوانەی ژوورۆ کە هەنار لێکەن و نازانن دایچنن ئەم دوانە هەر هەنارن ئەگەر سەیرێ بکەی ئەمە ناوی سێو نییە و ئەمە هەنار ئەمە هەنارە ئەمەش هەنارە بەڵام ئەگەر هات و ئێمە ئەمەمان بێت لەمە باشترە
ئەمە کیلۆی 100 دینارەکە لە عەلوا، ئەمە کیلۆی 1000 دینارەکە لە عەلوا. ئەزانم ساڵ بە ساڵ چی بەسەر کەشوهەوای کوردستان نایە. جا پێش ئەوەی کەشوهەوای کوردستان نالەبار بێ و گڕ و گەرمایەکی زۆر بەشی دەدڕوومان تێبکا و بەرووبوومەکانمان بسووتێ و دارەکانمان کڕوز ببێ، حەز ئەەکەم کوردستان سەوزکەین بە هەمومانەوە. ئەگەر وڵاتمان سەوزکەین، ئەگەر دارێکی زیاو لە وڵاتمانە بناژین 5 دەرەجە 10 دەرەجە ڕادەی شێمان بەرز کردوێتەوە. دار لە مانگی چوارە گوڵ ئەپشکێتەوە گوڵ ئەکا، بەڵام لە کەیەکە گوڵ ئەکا، لە کەیەکە خەزنی گوڵەکە لە پاییزێکی درەنگەکە چینە 12 ئەو کادێمە ئەبێ سفرەکەی بۆ بڕازێنەوە، خۆراکی پێ بدەین لە ڕێی ڕەگۆ لە ڕێی چاڵکردنەوە لەبەرەوەی خۆی کامڵکە لە بەهارا دەری بڕێ. بە ساڵ کەوتووە، ساڵی وایە ئەگەر گەرم بێ زۆر هەنار تۆزێ دوا ئەکەوێت، لەبەرەوەی گەرمان نایەڵێ ئاوی تێ بزێ، ئاو بڕاتە ناوی بە بۆنەی گەرماوە. ئەگەر ساڵەکەشی فێنک بێ، ساڵەکەی شێدار بێ، تەڕ بێ، لە مانگ لە 15 لە 15 بۆ دەدەسەکە بە گەین و بیخەیتە بازاڕۆ. ئەگەر ئاوا وردە وردە خاڵی لێە ئەو کاتە ئەزانین گەیوە، و ئەگەر بزانین چۆن هەنارێکە یا هەنارێکی چەنە، شازە، باشە، خراپە، ئەو هەنارە ئاوا ملی باریکە، ئەو گوڵە کراوەیە. ئەگەر ئەو گوڵە ئاوا نوقا بوو، هەنارێکی توێکەڵ ئەستورە، وەکو ئەم باش نییە، بەڵام سێرێکی ئەو هەنارەکە ئەوە پێسی تەنکە. ئەگەر ساڵەکەی تەرزە و بارانێکی زۆر ببێ و ڕەشەباشی لەگەڵا بێ، ئەو کاتە گوڵەکان پڕەبن لە ئاو. ئەگەر ڕەشەبایەک بێت، مەسەرەن تۆ لە ماڵۆی شەوە نازانی، بەیانی هەڵەسی سێرەکەی گوڵەکەی وەریوەتە عەرز. چەند جۆرێک هەنارمانەیە، کەوە هەنارە، سوورە هەنارە، ئەمەیە کە پێڵین ساڵەخانی، کاراڵیە، لاڕەشەی سازانە، هەروە بێتۆ شیرینە. باشترین هەنار کە هەنار بێ و باشترین جۆری هەنار بێ ئەم ساڵەخانەیە. یەک دارەکەی زۆر بەرز نابێ، دوو دارەکەی دڕکی زۆری پێوە نییە کرێکارەکان ئیزعاجکە، سێژ لە بازاڕەکانە خەڵکێکی زۆر ئاشنای بووە و ناوی سوور و جوانە و ئاوداریشە و بە کەشوهەوای کوردستانی ژەخوا.
خۆی بەئیزی تۆ تا باران لێ جاتە هەنارە خۆشترە بێ وڵا هەنارەکە تا ئاو نەگرێ خۆش نابێت سە بازیان باخمان هەیەسە ئەمە ناری منە ماوەتی خوشکە تۆزە حەز بە خۆشیەکەم دایم مرتاحم مێشکم مرتاحە حەز ناکەم بچم لەو بازارە حەز دەکەم دایم بێم لەناو ئەم باخە ئیش بکەم دایم خەریکی ئیشکردنم وڵا زۆر خۆشە بەلای مرتاحم هەستم زۆر خۆشە زۆر خۆشحاڵم کە ئەم سەمەرە هاتوو ئەی خۆم دایم دوعام وێ ئەم سەمەری باخە بخۆم لە پاییزە خۆشە مێشکم مرتاحەیە ناو باخە ئیکشەکەی بۆ خۆت مرتاح کێشەوین هەوای باخ نەسەوزایی زۆر خۆشە خۆی هەنار وای لێ هاتووە ئەگەرە بازارکردنی بۆ نەکرێ لەوە دەرچووە مەسەلەن تەنانەت عێراقیش بیخوا چکە ئیسا خۆ برا عەرەبەکانیش باریەکەن چاری ناکەن ئەوە تا بۆ جنوب بەڕوا ئەگەر ئێمە سەیرێک لەمە بکەین ئەیسە 4-5 حکمت لە بەردەسی منایە هەر هەمووشی یەک بۆ یەکیان ئیسفادەی خۆی هەیە بۆ نمونە ئەم سپیە بەڕووتیەی خۆی هەتا مەعیدە و هەتا ڕێخۆڵە و دیوارێکی بربەست دەکا بۆ برینی ناوگەدە ئەوە ئەو سپی با ئێمە هەڵچینۆ باسێ لە چی بکەین باسێ لەو پەڕە تەنکە بکەین ئەو پەڕە تەنک هەمان مادەیتیایە هەم بۆ گەدە با ئێمە هەڵسین باسێک لە ئاوی هەنارەکە بکەین ئایا بە چەنەها مادەیتیایە بۆ بەشەریەت باشە خۆدانەزانە هەناڵەبجە بە هەنار بە ناوبانگە ئێمەش ئەم کارگەماندا ناو لێرە بۆ خزمەتی هاوڵاتیان و باخەوانانی ئەم شارە و دەوروبەریش ڕۆژانە خەڵک هەنارمان بۆیانێت هەناری بەڵێن ئەو جوانەکەی بنە ئەلۆی فرۆشن ئەوی کەی ئەمێنێتۆ لە باخە هەناری دەسەد دوو هەناری ئەوانە یێنین لێرەمە بۆیانەکەین بە ئاو بەسەرچە ئەمە ڕۆژەت تەرتیبەکەین بۆمە بەڵێ ئێستا ئەم پیاوە تقریباً 80 کیلۆیە ناوە ئێمە لێرە بە کیلۆ ئیشەکەین بێ هەموو هەنارەکەیت ئێرە بە قەپانی کە یەکەم جار اینجا سعرەکەی دەرەجێ ئێمە کیلۆیەک هەنار دەکەین بە 100 دیناری طبعا لێرە ئێمە ڕۆژانە تقریباً ئەگەر ئیشە بێ 15 بۆ 17 لێ ئەدەین لە ڕۆژەکە بە جیازەکان ئەم جیهازەمان دایەتەکێنێ و ئەکا بە ئاویش ئەگرێ بۆ لێ دیارە ئەم تۆکڵش حیواندارشت ئیسفادەی لێکن حیواندار ئەیبا ڕۆژانە
حیوانات نزیکی هەڵەبجەیەن ئەیبەن لەگەڵ خۆیانە بە مەکینە بە گڵابە ئەیبەن بۆ حیوانەکانی ئیسفادەی لێ یەکەن هەم تۆکڵەکەی هەم تشەکەیشی. بەڵێ ئێمەش خۆمان ساحب باخین ینی ئێمەش خۆمان باخمان هەیە لێرە ینی ئەو هەناری کە بۆ حەلوە ناشی ئێمەش لێرە لە محەمەلەکە دایەتەکەین یەکەین بە ئاو دا بکە لێ خدمان بە ئاو ئەخێنە ئەم قابلەمە گەورەوە بەس ئەیپاڵیوین باش دوان ئەیپاڵیوین اینجا یەکەینەوە قابلەمەکەوە ئیتر ئەم قابلەمەش ئەبێ بەردەوام ئاریکەین هەتا خەسە بێتەوە ئەبێ ئەگەرێکی باشی هەبێ بەردەوام تا خەسە بێتەوە ڕۆبنارەکە بێ بە ڕۆبنار. ئەمەش دایما ئەبێ ئەم نێڵی هەڵچی ئەم ئاوا زووای لێ بکەیت. من تقریبا بەیانی زووی ئەخێنە سەرەوە هەتا دوای نوێژینیەوە ڕۆژداتری پێچێت تا نزیک سەعاتێکی پێچە اینجا بێ بە ڕۆبنار. تۆزە هەڵچێ جۆری هەنارە بێڵن ساڵەکانی ئەنی مێخۆ تشە نە زۆر ئەوە بڵێ شیرینە هەر مێ خۆشە ئیستا ڕۆبنارەکەشی خراپ نیە ڕۆبناری خۆش دەرەچێ بەس ئەگەر ڕۆبناری ینی ترشێکی بێ زۆر ترش دەرشیەوە جۆرێکی هەنارە پێڵەنکەوە هەنارەکەی زۆر ڕۆبنارەکەی زۆر ترش دەرەچێ خۆش دەرەچێەوە. ئێمە پاشەوەی تاوکە خەست بۆ ڕۆبنارەکە ئەم بتڵانە هەیە کیلۆکیلوەکەین ئەم بتڵانە و ئیتر لەلایەنین بۆ فرۆشتن لە ماڵەوە خەڵکی ئیبات لێمان نەکرێ خەڵک دەبێت. دوو گرنگی هەیە گرنگیەوەی خەڵک شتەکانی بە بازاڕەکات وەکو هەنار و گوێز و شتەکانی تر گرنگیەکی تری هەیە ئەوەیە کە خەڵک بڵێ تەعاروفێکە خەڵک لە هەولێرەوە هاتووە خەڵک لە بەغاوە هاتووە لە کەلارۆ لە سلێمانیوە لە ڕانێ و قەڵاتزیەوە لە چەمچەماڵۆ. شوێنانی تر هەیە لە منتیقەی سلێمانی لە قەڵاچۆلان لە شوێنانی تر هەنار هەیە بەڵام ئەو تایبەتمەندیە نابا بۆ خۆی کە هەڵەبجە هەیەت. من نەڕۆشتومەتەوە بۆ ماڵەوە نانیان بۆ هێناوم لێرە نانم خواردووە نەڕۆشتومەتەوە بۆ ماڵەوە هەر مەشغوڵ بووم توانە هەنارمان بەرێ مەشغوڵ بووم لەگەڵ کەسێکە حەزم کردووە نییە تەعاروف بکەم تاوەی ئەی بڕۆ بەلای هەنارەکەتەوە تم نامشکلە نیە هەنارەکە. ئەمە نەوعێتی هەنارەکانە ئەمە شتێکی ئەمە هەنارێکێت سێریکە ئەمە هەنار ئەمە دوو جۆر هەنار سێریکە ئەمە سێ جۆر هەنار سێریکە ئەمە چوار جۆر هەنار سێریکە چوار جۆر هەنار ئەمە پێنج جۆر هەنار تێگەی پێنج جۆر هەنار بۆسە ئەمە شەش جۆر هەنار تێگەی ئەمە حەوت جۆر هەنار. هناري ساسان هذا بكره
مایەتی کاک مەنسوور 1 کیلۆی ماگە 4 نایتر بێرە هەڵە ئیگرێ ئەوە جوان هەناری جوانی پێکە ئەوەی جوان دەسوولابێ ئەوە قورسە دەسوولابێ تا باش وانەی بڕ ئەگەڕێتەوە بۆ جوتیارەکە خۆی زیاتر بۆ لەبارەکەی بڵێ لەباری کەش و هەوا خاک بەڵام جوتیارەکەی احتیمامی پێ بدا ئەو شوێنە ئەبێت بە سنتەری ئەو بەروبوومەوە هەنارە گیان بە 1.5 ئەمەش بە 1000 ئەمەش بە 1000 ئەمەش بە 1000 هەر یەک هەنارە ئەوە 1000 آخر ئەوە بۆچی تۆ مەعمەلەی ئەوەیەکەی ئەوە ناوەکەی ڕەشە کەسابەتەکەمان بووە بەو شتە تر هەمومان فێر بووین ڕباناری ئاوی ناریشی لێ ئەگرین و مشتری ڕباناریشمان هەیە و بە عایلەی یان لەگەڵ مەعایلەوەچین بۆ ناو باخ و بە یەک و ئەیڕنین و بەیەکۆین و سا لە بۆنێکی ئاشە خێزان حەزیانە کرد بە یەکۆ بین لەگەڵ یەکابین